سلەی شەیدانی خۆپشاندانی 2 ئەیلوولە ئەو 4 شەیدەی بەناڕەوە لەلایەن هێزە عراقیەکانەوە شەید کران. بەرزی ئاڵای کوردستاندا شەید بوون. دەستگیرنەکردنی بکوژی کوڕەکانیان هێندەی دیکە خەمی کەسوکاری شەیدەکانی زیاتر کردووە، بۆیە داوا دەکەن هەرچی زووە بکوژەکان ڕادەستی دادگا بکرێن. ئەگەر بێت و من لە پێش قەت ناکوژێ لەگەڵ لە دۆ کوژ ناکرێت لە دۆ زۆر ئازا بوو نەترس بوو ناترسا. داواکارم لە دادگا و لە حکوومەت و لەلایەنە پەیوەندیدارەکان کە خێنی براگەم بە فیرۆڕ ناڕوە وە خێنی ئەو 4 شەیدەی کە ڕژاوە بێتاوان تاکە تاوانیان ئەوە بۆ بە زمانی کوردی قسەیان کردووە، تاکە تاوانیان ئەوە بۆ بچووکترین مافی خۆیان کە بەرزکردنەوەی ئاڵای کوردستانە بەرزیان کردوتەوە شەید کراون. والله داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین، داواکاری لە حکوومەتی عێراقەکەین کە خوێنی ئەمانە بە فیرۆ نەچێ و ئەوانەی ئەو کارە قێزەونەیان کردو بگەن بە دادگا. کەیسەکە بەلا ڕێهاتووە، کەیسەکە زۆر بەخاوی ڕوا، کەسەکە تەمە داوامکارین تاوانباران بەژێرێن بە سزای قانونی خۆیان بگەن تا ئاستا هیچ شتێ نەکراوە. وەکارەکەی نازانم، ینی وەکارەکە ئەم کەیسە بە سیاسی کراوە. بەدوای ئەم کەیسە بکەون هەتاکو ئێستاش یەک کەسە یەک لایەنەکیان حکوومەت نەهاتۆتە سەرخەت بزانین ئایا ئەمانە دەستی کێی تێبووە، دەستی چ لایەنێکی تێبووە، چ لایەنێکی ینی کە ئەم شارەیان تێکداوە. وێڕایەوەی ڕێوشوێنی یاسایی سەبارەت بە شەیدکردنی 4 خۆپشاندەرە کوردەکەی کەرکووک گیراوەتە بەر، بەڵام هیچ کام لە تاقەکەرەکان تا ئێستا نەدراونەتە دادگا. ئێستا ئێمە کتابمان کردووە لە ڕێی دادگای لێکۆڵینەوەی کەرکووکەوە کتابمان کردو بەرزمان کردوتە بۆ وەزارەتی دیفاع و هەروەها بۆ وەزارەتی ناوخۆی عێراق لەبەرەوەیکەوە ئەو کەسانی کە تاقەکەر بوونە سەر بەو 2 وەزارەتەن بێگومان لەبەرەوەی هێزەکانی ئەو 2 وەزارەتە لەوێ مەوجود بوونە. کتاب بەرزۆکراوە بۆ ئەو وەزارەتانە کەوا لەو هێزانە لێپرسینەوە بکەن کە لەوێ وجودیان هەبووە. ئێمە میلەتەکەمان بە شەیدکردنی 4 ڕۆڵی قارەمانمان چاوی ناشێت و باوەڕیشمان وایە لەگەڵ میلەتەکەی خۆمان لێرە بمێنینەوە، چونکە مانەوەمان لێرە لەسەر خاچی خۆمان ئیسپاتی ئەوەکە کە ئێمە کەرکووک بە شارێکی کوردستانی ئەزانین. کارە تینی کوردایەتی و تینی یەکێتی بوونیان لە شارەکە وای کرد کە خوێنی بخۆیان بەخت بکەن و سەروەری و سەروەتی ماڵەکەیان بۆ ئەم کوردی کەرکووکە بەخت بکەن. ڕۆژی 2 ئەیلولی ڕابردوو دوای داخستنی ڕێگای کەرکووک هەولێر لەلایەن ژمارەیەک عەرەبی شۆپێنیەوە بۆ ماوەی 5 ڕۆژ گەنجانی کەرکووک خۆپشاندانێکی گەورەیان ڕێخست و داوایان کرد ڕێگاکە بکرێتەوە، بەڵام هێزە ئەمنیەکان بە فیشەک وەڵامیان دانەوە و 4 کەسیان لە خۆپشاندەران شەید کرد و 15 دیکەیان بریندار کرد. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.